پۆلی 12 نازانی کێ باشترین مامۆستای وانەی عەرەبیە؟ من یارمەتیت ئەدەم. مامۆستا سیروان عەبدوڕەحمان یەکێکە لە مامۆستا بەهێزەکانی شاری سلێمانی و چەمچەماڵ. ماوەی 16 ساڵە وانەی عەرەبی دەڵێتەوە. ئێستا مامۆستایە لە پەیمانگای سلێمانی و ئامادەی شۆڕش. خوێندکاری ماستەرە لە زمانی عەرەبیدا. خاوەنی پێچ بڕوانامەی ڕێزلێنانە لەلایەن وەزارەتی پەروەردەوە. لە هەموو ساڵەکانی پۆلی 12 توانیوێتی سەرکەوتن بۆ خوێندکاران تۆمار بکا بەهۆی زۆری ڕێژەی نمرەی بەرز لەوانەی عەرەبی لەلایەن خوێندکارەکانی. ڕووخۆش و نەرمونیان لە مامەڵەی خوێندکاراندا. دڵسۆز بۆ دوا ڕۆژی خوێندکار. زۆرترین تاقیکردنەوە بە خوێندکاران دەکرێت بۆ شارەزابوون لە پرسیاری وزاری. خاوەنی باشترین مەلزەمەی تایبەت بەخۆیەتی بۆ وانەی عەرەبی و پەروەردەی ئیسلامی. خاوەنی چەناڵی یوتیوبی تایبەت بەخۆیەتی کە سەر جەموانەکانی پۆلی 10 و 11 و 12 شەرح کراوە کە خاوەنی زۆرترین بینەرە لەسەر جەمپارێزگاکانی هەرێمی کوردستان. پەیامی مامۆستا سیروان بۆ خوێندکارانی پۆلی 12 پشت بەخوا و توانای ئێوەی خوێندکار بەردەوام دەبم لە خزمەتکردن. باشترینەکان لە پەیمانگای سلەیمانی بۆیە ئێرە هەڵبژێرە. سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین. خوێندکارانی پۆلی 12 ڕێک دەخات. پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز. تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە. مامۆستایانی بیرکاری: ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا: عادل محەممەد کەریم، ڕێبین مەحموود محەممەد. مامۆستایانی عەرەبی: سیروان عەبدوڕەحمان. مامۆستایانی فیزیا: ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵە، خەلیل عەبدولکەریم حەق موڕاد. مامۆستایانی ئینگلیزی: زانا کاکەبرە، گۆران محەدین. کوردی: ڕزگار سابیر عەزیز، زیندەزانی: کاوە ئەحمەد محەممەد. ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە. تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی، گەڕێکی مامۆستایان، بەرامبەر پارکی ئازادی، تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی، خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێنە. هەر ئێستا پەیمانگای سلێمانی خولی ئاڵتوونی بۆ سەرجەم خوێندکارانی پۆلی 12 ڕێک دەخات. پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز. تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە. مامۆستایانی بیرکاری: ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا: عادل محەممەد کەریم، ڕێبین مەحموود محەممەد. مامۆستایانی عەرەبی: سیروان عەبدوڕەحمان. مامۆستایانی فیزیا: ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵە، خەلیل عەبدولکەریم حەق موڕاد. مامۆستایانی ئینگلیزی: زانا کاکەبرە، گۆران محەدین. کوردی: ڕزگار سابیر عەزیز، زیندەزانی: کاوە ئەحمەد محەممەد. ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە. تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی، گەڕێکی مامۆستایان، بەرامبەر پارکی ئازادی، تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی، خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێنە. هەر ئێستا پەیمانگای سلێمانی خولی ئاڵتوونی بۆ سەرجەم خوێندکارانی پۆلی 12 ڕێک دەخات. پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز. تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە. مامۆستایانی بیرکاری: ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا: عادل محەممەد کەریم، ڕێبین مەحموود محەممەد. مامۆستایانی عەرەبی: سیروان عەبدوڕەحمان. مامۆستایانی فیزیا: ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵە، خەلیل عەبدولکەریم حەق موڕاد. مامۆستایانی ئینگلیزی: زانا کاکەبرە، گۆران محەدین. کوردی: ڕزگار سابیر عەزیز، زیندەزانی: کاوە ئەحمەد محەممەد.
ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکەوت ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی، گەڕەکی مامۆستایان، بەرامبەر پارکی ئازادی، تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی، خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدیبێنە. هەر ئێستا پەیمانگای سلێمانی خولی ئاڵتوونی بۆ سەرجەم خوێندکارانی پۆلی 12 ڕێک دەخات. پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز. تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی چەند بابەتێکی لێرە بە ئەو بابەتانی کە گرنگە. کوردی ڕزگار سابیر عەزیز، ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی، خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدیبێنە. ئەم کاتان باش خوێندکارانی بەڕێز خۆشەویست، خۆشحاڵە بم لە پەیمانگای سلێمانی، لە پەیجی پەیمانگای سلێمانی وەروەها لە چەناڵی یوتیوبی پەیمانگای سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵ ئێوە ئەبم بۆ شیکارکردنی وەحدەی یەکەم و ئەو بابەتانی کە گرنگە خوێندکاران پێویستیان پێیەتی بۆ ئەوەی کە بتوانن لە تاقیکردنەوەی 20 یەکەمی قوتابخانەکان دەرەجێکی باش و بەرزی تێدا بەدەستبێن. پەیمانگای سلێمانی ئەو پەیمانگایە بووە هەمیشە لە خزمەتی خوێندکاراندا بووە، هەمیشە ئەم ئۆفەرانەی هەبووە کەوا خوێندکاران بتوانێت چ لە ناو پەیمانگا چی بە شێوەی ڕاستەوخۆ لایڤ لە خزمەتی خوێندکاراندا بووە و منی شوک و مامۆستایەک لە پەیمانگای سلێمانی خزمەتان نابم بۆەوەی کە بتوانین ئەم چەند ڕۆژە ئەم چەند کاتژمێری کە کاتمان هەیە و مەجالمان هەیە بتوانین خزمەتی بەڕێز خۆشەویستکەین و بێگومان مامۆستایان دیکەش کە بە هەمان شێوە بە شێوەی لایڤ بابەتەکان شەرحەکەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەتوانن هەمیشە بینەری پەیجی پەیمانگای سلێمانی بن لە فەیسبوک و لە یوتیوب بۆ ئەوەی ئەو مامۆستایان دیکەش کە لە ڕۆژانی داهاتوو و پێما بێ کاتژمێری 7 بۆ 9 لە ڕاستەوخۆ ئەم شەو کاتژمێر 7 بۆ 9 بە هەمان شێوە ڕاستەوخۆوانەی فیزیا مامۆستا نەبەز، مامۆستای ئامادەی هەڵکەوت، مامۆستای بەتوانەی پەیمانگای سلێمانی بە شێوەی ڕاستەوخۆ بە هەمان شێوە بابەتی فیزیا بۆ خوێندکاران شەرحەکە بۆ تاقیکردنەوەی 20 و ڕۆژانی داهاتووش مامۆستایان دیکەش بە هەمان شێوە ئەو بابەتانە شەرحەکەن. بەڕێزان، ئەوەی کە ئەمەوێت دەستی پێ بکەم لە بەتەسەسولی کتێبەکە ئەڕۆین لە وەحدەی یەکەمەوە لە شعری یەکەمەوە دەست پێەکەین کە شعری نەشید الحوریەیە. پێشەوەی بچمە سەر شعرەکە چەند بابەتێکی لێرە باسیەکەم بۆتان، دواترش چمە سەر شعرەکە و لەوێت تەطبیقەکەین واتە ئیشەکەی من یاخود بابەتەکان کە من شەرحەکەم پێشوەخت پێشەوەی بچمە سەر شعرەکە هەر بابەتەکەی بە بۆت باسەکەم، دواتر لە شعرەکە پێتەڵێم ئەم بابەتە و بابەت تێدا بواتە لێرە هەم بابەتی قەواعیدی شەرحەکەین، هەم بابەتی بەلاغە و ئەدەب ئەوەی کە لە وەحدەیەکەمە هەیە بۆتان شەرحەکەم و هەروەها بە هەمان شێوە هەم شعرەکەشتان بۆ شیکارەکەم چی بابەتێکی تایە و ئەو بابەتانیشی کە ئەدەبە کە گرنگە وشتان باسەکەم ئەوەندەی کاتمانە بێ ئینشاءڵڵا وەحدەیەکەمتان بە جوانی و بە شێوازێک بۆ شەرحەکەم کە هەمووتان بتوان لێی سوود نەبن. پێشەوە بچنە سەر نەشید الحوریە بابەتێکمانە لە نەشید الحوریە پێوتری التەشخیص. بەڕێزان، تەشخیص ناوەکەی بخۆیەوە شەخص، یعنی کردنە شەخص. تەشخیص چییە؟ تەمەن پێناسی تەشخیص بۆ تۆ داخل نییە، بەڵام تەشخیص بناسیتەوە بریتێ لەشی پێدانی صفاتێکی مرۆڤ بە شتێکە مرۆڤ نەبێت، ئەو پێوترێت تەشخیص. باشە بەڕێزان، پێدانی صفاتێکی مرۆڤ بە شتێکە مرۆڤ نەبێت. ئێمە یعنی ئەو شتە چییە؟ ئەو شتە شتێکی مادی یان معنەوی. صفاتێکی مرۆڤ بدەی بە شتێک مادی بێ یان معنەوی بێ و جاشتە مادەکان وەکو قەڵام، وەکو دەریا، وەکو خۆر، وەکو مانگ، ئەمانە مادەن. وەشتە معنەویەکان وەکو عیلم، وەکو عەدل، وەکو ظلم، وەکو جەهل، وەکو صدق، وەکو وەفا، ئەمانە شتی معنەوین. تۆ بێ صفاتێکی مرۆڤ بدەی بەمانە پێوترێت تەشخیص. با بۆتان ڕوونکەمەوە لێرە دواتر باسێکەکەین بە شێوەی شۆن بیناسنەوە. جملەیەکمان لە بەدەستە ئەڵێشی ئەڵێ ماتە نەهاڕ. ماتە نەهاڕ یعنی چی؟ یعنی ڕۆژ مرد. ئایا ڕۆژە مرێ؟ نەخێر. کەواتە ماتە ئەمە صفاتی مرۆڤە، یاومانە بە شتێک کە مرۆڤ نییە کە نەهارە ڕۆژە. لێرە ئێستا ئەگەر پێمان بوترێ ئەمە چی تێدایڵین تەشخیص تێدایە، بەڵام بۆ زانیاریتان ماتە
صفاتی مرۆڤ ئەمرێ لەوانەیە خوێندکارێک ئەم پرسیاری لا دروست بێ بڵێ مامۆستا ئەخۆ غێری مرۆڤیش ئەمرێ بۆ نمونە لە ئاژەڵەکان لە ڕوحلەبەرەکان ئێمە ئەڵێن ئەم صفاتی مرۆڤە بدە بە شتێک کە ڕوحیتیانە بێت ئەی داوتە بە ڕۆژ ئەی دەی بە عیلم ئەڵێ ماتە العلم ئەی تەی بۆ نمونە بە جەهل ماتە الجەهل ئەها یعنی شتێک کە ڕوحلەبەر نیە تۆ صفاتێکی مرۆڤی پێی یعنی ئەم صفاتانی کە ئێمە ئەیدێنێ بە مرۆڤ و غێری مرۆڤ صفاتی هاوبەشن لە نێوان مرۆڤ و غێری مرۆڤ بەس ئەیدێن بە شتێکی مادی یان معنەوی واتە ئەو شتانە ڕوحیان لەبەران نیە کەواتە نەهار مرۆڤ نییە سەیکە ماتە صفاتێکی مرۆڤە نەهار مرۆڤ نییە لێرەدا ئەمە وەکو واتە کەواتە ئێستا لێرەدا ئێمە لێرە بەم جملەیە بە یەکۆڵی تەشخیصی تێدا نەک ئەو بڵێ مامۆستا ماتەکە تەشخیص یان نەهارەکە تەشخیصە نا پێکەوە هەردووکی تەشخیصە باشە بەڕێزان هەردووکی پێکەوە چیە تەشخیصە یعنی ئێستا ئەم جملەیە ئەگەر پێمان بوترێ لە وزارەت چی فەنێکی بەلاغی لێرەدا یان بابەتێکی بەلاغیان یوجد في هذه الجملة واتە پێمان بوترێ لەم جملەیە چی ئەبینرێ ئەڵێن التەشخیص طبعا ئەو کاتە ئەگەر سەیریکەم بۆ زانیاریتان بەشێکی زۆری تەشخیص لەم شێوازەیە لە فعل و ئیسم پێکاتوە ماتە فعلە نەهار ئیسمە واتە جملەیە ماتەکە بریتە لە فعل نەهارەکە بریتە لە ئیسم دائما ئەوە تامن ئەلیفلامیش لەسەر بۆ زانیاریتان ماتە نەهار و ئەلیفلامی لەسەرە بەڕێزان دائما فعلەکە صفاتی مرۆڤە نەهارەکە مرۆڤ نییە بۆ نمونە تۆڵیشی ئەڵێ بۆنە ابتسمت الحياة ابتسمت الحياة ژیان زەردەخەنەی کرد ژیان سەردەخەناکە قەت بینتانەوە ژیانی دنیا نەک بڵێ وەڵام مامۆستا من ئافرەتێکە ناسم ناوی ژیان و پێەکەنی بەسمان ژیان بەسمان ئەو ژنیانی کە تایە ژی نەک پورە ژیان و پورە حیات و شانەنا ابتسمت الحياة ژیان زەردەخەنەی بۆ کرد باشە کەواتە صفاتێکی مرۆڤمانەیە و بە شتێکە مرۆڤ نییە سەیریکەن الليل يتكلم معي شەو قسەی لەگەڵا کرد شەو قسە ئاکات نەخێر کەواتە سەیکەن يتكلم صفاتی مرۆڤە چونکە مرۆڤ قسە ئاکات الليل مرۆڤ نییە ليس إنسان واتە مرۆڤ نییە کەواتە لەم جملەیە الليل يتكلم معي تەشخیص واتە من شۆم کردو بە مرۆڤێک صفاتێکی مرۆڤم پێداوە لێرە يتكلم فعلە لەیلەکە ئیسمە بە هەمان شێوە بینی تەشخیصەکە لە نێوان لە جملەیەکدایە کە لە ئیسم و فعل یان لە فعل و ئیسم پێکاتوە زۆربەی تەشخیص لەم شێوازەیە بەڕێزان یعنی لە شارەکان زۆرمان هەیە لە بۆ نمونە وزارەکان زۆر جار لەم شەهاتوت لەم شێوازاتوت کەواتە تۆ کاتێک ئەمەد بۆ دیاریکرا ماتە نەهار یا الليل يتكلم معي یعنی جملەیەکت بۆ دیاریکرا لەم جملەیە مادام ئەبینی فعل و ئیسمە یا ئیسم و فعلە کەواتە ئەڵێن تەشخیص هەیە باشە بەڕێزان ئەمە تەشخیص شێوازێکی تری تەشخیصمانێ البحر غاضب ئەڵێن دەریا تووڕەیە ئەمە لە چی پێکاتوە ئەگەر لێرە بۆت بنووسم لە چی پێکاتوە سەیریکەن ئەمەیانە المبتدأ والخبر بيكاتوا المبتدأ زائدا الخبر واتا لمبتدأ وخبر بيكاتوا باشا برزان يعني البحرك مبتدأ خبرك بل غاضبك خبر دائما مبتدأ لزمان عربية معرفية مبتدأ معرفية المعرفة باشا يعني وشيك ألف لام إلى سرة بزوري خبر بريتيا لشي بريتيا لصفة إنسانية أما بريتيا لصفاتك مروف خبر بريتيا للصفات الإنسان صفاتك مروف أم صفات مروفة وشيا يان اسم فاعلة يان اسم مفعولة يان صفة مشبهة صفة مشبهة بلان بمرجك أمانة صفات مروف واتا أقل سيكين البحر مبتدأ غاضب خبره أما مرۆڤ يعني دائما ليس إنسان واتا مبتدأك مرۆڤ نییە شتێکی مادیان معنوي ئێستا بحر شتێکی مادەیە بحر دەریا نایبینن غاضب صفاتی مرۆڤە تووڕە ئەڵێن دەریا تووڕەیە باشە دەریا بۆ بێت تووڕە بێت کەواتە غاضب چیە صفاتێکی مرۆڤە بەڵام غاضب اسم فاعلە کەواتە ئەوە تەشخیص لێ لەم جملەیە تەشخیص یەک نمونەیەکی وزاریمان هەیە تقریبا لەم شێوازەیە النهار مودع ڕۆژ ماڵ ئاوایی کردی خوا حافیز مال ئاوی لێکردن ئایسە ڕۆژ و بەرەو ماڵ ئاوەیە ڕات وانە دەمە ئێوارەیە کەواتە ئێمە هاتوین ڕۆژ ماڵ ئاوایی دوزانێت وانە مودع ودع يودع التوديع ماڵ ئاوایکردن صفاتی مرۆڤێک جێڵێ ئەڵێ خوا حافیز خوا لەگەڵ وانە مع السلامة وانە see you later تاکۆتای بڕۆ بە ئینگلیزیەکان و بە عەربی و کوردیشەوە کەواتە دایمەنها صفاتێک مرۆڤمانە و بە شتێکە مرۆڤ نییە کەواتە تەشخیصە سەیریکەن غاڵی صفاتی مرۆڤە بەحرەکە مرۆڤ نییە أبينو اسم فاعل أو شان اسم واتا مبتدا وخبر بلام خبرك اسم فاعل وصفات مرفة أو مرفة ليرة علي الحق مظلوم حق استملك راو الحق مظلوم سيك ليرة مظلوم صفاتك مرفة حق استملك راو
ئەوەم شتێ مرۆڤ نییە سەریکە لە ئیسم مەفعول و اسم بيكاتو طبعا ها الف لام ليس رو معرفه كاتو مبتدا كو مبتدا بما خبر بلام خبر كمان شيء اسم مفعوله اجا لو انا هندي خنكاري برز حساب رساله لا دروس بامام وصام من اسم فاعل شيء اسم مفعول شيء برز انا بابتانا لا وحده يكدو اخي هنريت اسم فاعل واسم مفعول صفه مشابهه لوحده سيابه سكرت يعني برزتان كي بوي ام بابتانا كهندي بش باسكم لو انا اسكاتي وين بمو تفصيلي باسكم يعني دواتك خود شو تسرو بابتانا اجا برزت ئەزانی ئیسم فاعل چیە ئیسم مەفعول چیە چونکە ئێمە هەندێک بابەتێ باسێکم بەسمە بۆ چل ڕۆژەکەیە بۆ وزاریە ئەو کاتە تۆ لەوێدا ئەزانی و کاتە ئیسم فاعل و ئیسم مەفعول چیە بۆ ئێمە تەنها شتەکە باسەکەین بەڵام بەعام وەکوتم زۆرترین تەشخیص لە فعل و ئیسم یا لە ئیسم و فعل پێکاتوە باشە بەڕێزان یاخود بڵێن چی بڵێن المەطر بەخیل المەطر بەخیل باران ڕەزیلە چروکە المەطر بەخیل بە هەمان شێوە مەطر بریتە لە ئیسم مبتدا بخيل بريتي لخبر صفاتك مروفة الرزيلي من داو بباران كبريتي لصفة مشبهة كوات التشخيص بكتب بختي أو ندب فعل اسم فعل بيك دب زوري ودائما فعلك صفات مروفة اسمك مروفني اشتكي مادي يا معنوية وكشعلك مثلا السحب تركض هو الراعك قد بنيت أنا هو الرافك نخير كوات شيء أو تشخيصه ياخذ لا بونا مات النهار أو تشخيصه يعني البحر يعني والشمس عاصبة الجبين لشركي مساء معنا والشمس عاصبة الجبين خورني وشواني بس عاصبة اسم فاعل ركوا الشمس عاصبة الجبين خورني وشواني بس خورني وشواني بس يصبر خور الأسمان السيدي كيف بزان خورني وشواني بس النخير ليه صفاتك مروف مانيا وبخور كمروفني وقبل كبخور مروفني ويا تولي نيوتشان بسن كسي نيوتشان بسيه اما صفاتي مروفه كلبر ازاري سر اما كواتا بريتي ولا التشخيص بكتب بختي اما التشخيص كهمانا باشا بابتي كثير من هي هلا شعركي مساء باس كراوه بل نشعري النشيد الحريه بيشو بش مساء شعركه بام باتانا باس كم برزان شتي كثير معناه بيوت الحاسة باشا يعني لهر شعرك بابته باس كرابو من بيشو بش مستر شعرك وبابته بوتو باسكم دواي انجاج مستر شعرك باشا بويك بيشو بش مستر شعرك تو بابته كان بزاني دوات الشعرك بيطل ام او بابته ام او شتي حاسة اما شي معناه حاسة واتا هست السمع واتا بيستن بصر يعني شي يعني باش حاسة السمع وتان سمع يعني بيسن بصر يعني شيء يعني بينين البصر وهذا بينين باش وهروها لمس يعني لمس دس لدانا شم وهذا بون كردن شممتو بونم كرد لا ذوق يعني شيء يعني تام كردن تشتن باشا كواتا من بينج اسماني مروف خواني بينج اسماني هن جالن شش هستي ششمي شيء نازم هيا تو هذا يعني كواتا حاسة السمع والبصر واللمس والشم والذوق بينج اسماني اقدر سمع يعني بيستن بصر او سمع بيستن بصر بيننا لمس بس يدانا شم بون كردنا ذوقي تششنا طبعا تو امسي هستت نية توشي كورونا بوده خابت عرزه ولی بون ناکی تا پولی دوازده نبی بون کی تایمش ناکی رنگ نشانه کن کرونا طاقتش ندرز باشن بری که وقتی چی معنیه یان سمع معنیه بصر معنیه باشه ام دو هسته زیادتر نیه بیالین چی مروف خوانی پنج جل هسته تو سمع و بصر بزن و بسته باشه یعنی او دو هسته معنیه برای زندان هی اگر کشته کشته که پیمان بلند اگر پرسیاری گرینگی شبو که احمل لکومت اگر هیبو لیرو پیم بلند باشه اگر پرسیاری گرینیاش تکبو پیم بلند لکومتا بس اگر خلل هبو لدنگ یا لرنگ هرشیک طبعا من نیش من بدرس يعني من بس كاميرا كابن بس زماتي كنترول اجان لي معنا اگر خلل يشتكبو بيلن دنگ نبو يان هرشتكبو شو من ليرو خم تيك داو زوبا جاني شرح كم ترسم اشتغل نقابا يا كواتوت مان بوي لبيرنا شتوت من در الشارع مروف خواني بينجول لهستا تو سمع وبصر بزان وبستا باشا دوام بزانه ام دوانه بزان بستانه باشا سمع شي واما طبعا هرچند پيوندي بواتاويا
ئەڵین چی سیکە وشەی سەوت دەنگ بەگوێ بیستی وایە سیاح هاوارکردن ڕعد گرمەی هەور خەریب خوڕەی ئاو ئەمانە بەگوێ تەمان یەک ئەم بابەتە ئێمە ناتوانین بڵین تێبینی تاڵ بدەین بەڵام هەندێک تێبینیتان پێ ئەم ئیسفادەی لێ ئەەکەن بەڵام ئەوە نییە 100% بڵێن وەڵای ڕێک ئەمە هەموو یەکرێتەوە وەزنێکمان هەیە با بڵین وەزنی فەعیل ئەم وەزنە وەزنی فەعیل زۆر وشەکانی حاسەی سەمع لەسەر ئەم وەزنن زۆربیان ناڵم هەموو کات هەموو شێک لەسەر وەزنی فەعیل بوو حاسەی سەمع بەس زۆربیان لەسەر وەزنن سەیرێک ئێستا کۆمەڵ وشت پێڵێم خەریر یعنی خوڕەی ئاو فەعیل ئەنین یعنی نوزە هەدیر یعنی دەنگی گرمە ها سەوت العالی هەدیل دەنگی کۆترە صەفیر یعنی فیکە شەخیر یعنی پرخە زەئیر یعنی نەڕە نەهیق دوولەریتۆ زەڕە زۆر وشەکانمانە یعنی لەسەر وەزنی فەعیلە بۆیە وەزنی فەعیل زۆربەی دەنگەکان نەعیق و کۆمەڵ وشەمانە لەسەر وەزنی فەعیلە حاسی سەمع بۆیە ئەمە حاسی سەمع بەڵام حاسی بەسەر چی ئەوەی کە بەچاو ئەیبینی بەڕێزان جەبەل شاخ بەچاو نایبینی قابلە شاخی بەچاو نەبینی ئەگەر نایبینی کەواتە فەحسی شاو بکە سەحاب یعنی هەور بەرق یعنی شەی بروسکە ما یعنی ئاو ئەمانە هەموو ئیجا یەک تێبینی کەش بۆ نمونە زۆر جارم باسی وزاریەکەم کە وشەیەکی پێدای وتی ئەم وشەیە حاسی سەمعیان بەسەر بۆ واتاکەی نازانی بڕۆ ناو شعرەکە بگەڕێ لەسەرەوە ئەو شعری کە پێدای لەوێ هەیە پاشی پێشی ئەم لای ئەو لای بخوێنە بزانە بۆ دەرەکەوی لە چیە هەمانە بۆ نوێ ئەو ساڵە پرسیارێک هاتە بۆیت فعلی لاحە پەیوەندی بە چی هەستێکەوەیە فعلی لاحە ئەوە لەوانەیە خوێندکار نەیزانە بەس لە ناو نەسەکە لە شعرەکە ئەوە چی لاح الجمال لذي النهى لاح الجمال لذي النهى لاح يعني جمال چیە جوانی ئێکەواتە کە جوانی باسی جوانیەکە یەکسەر پەیوەندی بە حاسی بەسەڕە بوو اینجا کۆتا خاڵ و ئاخر خاڵ ئەگەر هەر نەتزانی حاسەی بەسەر لە هەموو زیاتر هەمانە حاسەی بەسەر زۆرتر و زیاترە یعنی تۆ ئێستا لەوانێ بەس دەنگی من ببیستی وایە هەبێ هەرواش بچکە گوێ لە من نەگرێ بێت دەنگی من ببیستی قابل لەوە گوێ لە شتێکی کە بگری ئیسفادە ناکە بێ گوێ لە من بگری بە گوێی دڵت ئەنجا ئیسفاداکەی کەواتە حاسەی بەسەر تۆ ئێستا بەس گوێ لە دەنگی منە بۆ نمونە بەڵام زۆر شتە بین ئاوا چاو بگێڕە بە ژوورەکەت بۆ شوێنی کە تایەتە ئێستا زۆر شتە بینی بۆیە حاسەی بەسەر فراوانتر مرۆڤ زۆر شت ئەبینێ بەڵام دەنگی نابیسێ مێرو لە ئەبینین مێشوو لە ئەبینین کوڕ هەندێک جارەوانی کە بۆ مامۆسای زیندەکان بەکتریا و کۆمەڵە ڤایرۆس شتە بین خۆمان لەوان هەندێکیان دەنگیشان هەبێت و خۆچکە زیندەوەرن بەڵام ئێمە دەنگیان نابیسن بەڵام بەتایبەتی مێرو لە مێشوو لە باباسکەن دەچەند با نەچێن بەکتریا و ڤایرۆسەوە کەواتە ئێمە ئەمانە ئەبینین بەڵام دەنگیان نابیسن زۆر شتێک دەروپشت ئێمە کە ئەبینین بەڵام دەنگی نابیسن کەواتە حاسەی بەسەر زۆرترە و زیاترە لە وزاریشە زیاتراتێتەوە ئیتر ئەمە ئاخر حل لەو زیاتر ناتوانین لە حاسی سەمع بەسەرە شتێکە بڵێین ئەمەم شعرانەوە بەگە بچینە سەر شعری بەڕێزان با بچینە سەر ئەم شعرە ئەوەی کە گرنگە لەم شعرە پێتان بڵێم نەشید الحوریە تەمە نەشید الحوریە ئەمە شعرەکەی شیلیە ئەم شعرە شعرێکی ڕۆمانسیە باشە شعرێکی ڕۆمانسیە واتە مەذهبی ڕۆمانسی ئەمە لە وەحدەیەکە باسی مەذهبی کلاسیکی و ڕۆمانسی ئەکرێ وانە مەذهبی کلاسیکی و ڕۆمانسی دوو مەذهبە بەڵام وەکو مەذهب ئەوەی کە شعرمان هەبێت و لە مەذهبەکانە بێ وەحدەی یەکەم هەموو شعرەکان مەذهبی ڕۆمانسیە هەر هەمووی ڕۆمانسیە کلاسیکی تێدانێ ڕاستە کلاسیکی وەکو مەذهب باس کراوە خەسایسەکانی باس کراوە بەڵام وەکو ئەوەی کە بڵێ شعرێکمانە بێ کلاسیکی بێنیمانە بەڵام جارە لە وزاری هاتوۆتە خۆی وتۆتی ئەم شعر مەذهبی کلاسیکیە بەڵام بەڵگە چیە لەسەر یان چی خەسایسی کلاسیکی تێدا واتە خەسایسەکانی کلاسیک کردوت هەڵبژاردن بۆ تۆ کە پێویستە لەبەرەکە اینجا ئەم شعرە شعری شیریە ناوی شعرەکان دایمەن بزانن لە وزارەی شعرەکە هاتوۆتەوە بۆ نەوتوتی ئەم شعرە هیچیە نەشید الحوریە طبعا لێرە شاعرە إن البرق لا يتسع إلا من سحابة واحدة واتە بروسکە بڵاو نابێت إلا لە هەورێک نەبێ وشەی بەرق لەگەڵ وشەی زەلازیل ئەم دوانە من بەلامە گرنگی ئاماژەی پێ بکەم سەیریکەن وشەی بەرق و زەلازیل بروسکە و بوومەلەرزەی بەکارهێناوە شاعر مەبەستی لە بروسکە و بوومەلەرزە چییە چۆن بروسکە لە هەورێک و دروست ئەبێ بەڵام تیشکەکەی بڵاو بێتەوە وانە
بوومەلەرزەیش لە شوێنێک ئاڵە چقی بوومەلەرزەکە فڵان شوێن بوو بەڵام ئەو بوومەلەرزەی کە چقی ئەو شوێنە بووە بڵاوترە بێت وانە بڵاو بێت ئەگا بە شوێنەکانی تر کەواتە ئێمە لێر دەکڵێ بروسکە بوومەلەرزە مەبەسی پێی ئازادیە چۆن بروسکە بڵاو ئەبێتەوە چۆن بوومەلەرزە بڵاو ئەبێتەوە مەبەسی پێی ئازادی ئازادیش ئاوا بڵاو بێتەوە باشە اینجا تەمەنەگە بڕوانن لەم دوانە کاڵێ بروسکانی ڕووناکی تەمەن ڕوونایی این بوون خێرایی ڕووناکی زۆر زۆروانە ئێمە جارە لە دوور بۆ نەجارە بروسکە بینین دوای دەنگیمان پێگە وانە بۆیە کەواتە ئازادیش زۆر بە خێرای گواسترێتەوە دواتر زەلازیل لەرینەوە وانە تەمان گواستنەوە لە ناو تەنێکدا تەنی مادە خێراترە لە ئاو لە شلەمەنی و لە هەوا ئەوانە وانە کەواتە بۆیە هەردووکان ینی بەسی لە بروسکە و بوومەلەرزە بەسی پێچیە مەبەسی ئازادیە کە بە خێرای گواسترێتەوە لێرە ئەڵێ و ئەنتی ئەیەت والحڕیە تەمەن لێرەمە تەشخیص دیات چکۆڵە تۆی ئازادیان وەکو مرۆڤێ قسەی لەگەڵاکە ئەومان هەیە هەروەها وئینە غەضەبەکی ئەمە غەضەبی ئازادیان غەضەبێکەوە تەشخیصە لەوە ئەڵێ وئینە غەضەبێکی تۆ ڕەبوونی تۆ داوێتە پەڵ ئازادی لێرە وشەی شەمس سەیکە لێرە چەند شتێکمان دوای لە ئینەکانش ئاماژەی پێکەین وشەی شەمس ئەڵێ کەما ينبعث ضوء الشمس تۆ چۆن تشکی خۆر ئەگواسترێتەوە مەسی خۆر نییە ئەوە ڕەمزە مەبەسی پێی ئازادیە خۆر ڕەمزە بۆ ئازادی باشە ڕەمز الحڕیەیە لێرە ضباب و عواصف ئەم دووشەیە ضباب و عواصف ئەمە ڕەمزە بۆچی ڕەمزە بۆ ظلم و ئیستعباد و قەهری الشعوب ناو پرسیارەکان هەیە ئێستا پێتەڵمانە گرنگە بیزان چکە لە وەزارەی ساڵەمە هاتووە ئەڕێک ئەم دوو دێڕەی دابوو ئەیوێت ضباب و عواصف ڕەمزە بۆچی ڕەمزە بۆچی ئەمە ڕەمزە بۆ ظلم ستام هەروەها خەڵکردنە کۆیلە لێرە وشەی فەجر بە هەماشەوە ڕەمزە بۆ ئازادی ئەمانە بە بڕۆینە سەر معانی کلمات لەبەرکەن زۆر باش کە لە وەزاری هاتوتەوە معانی کلماتەکان سيكن برزان أو كجرينجا بلا منوا فكرته الرئيسة أما جرينجا فكرته الرئيسة فكرة سلكي نصك سرعة انتقال ثورة حرية من أمة إلى أمة خير أقواسنا مش هرشي أزادي لأن تويك بنتويك ديك أما جرينجا لو زاريها توتو ليك امتحان كاني أمصال ويصال الرابع دبيوتشي أريد فكرته الرئيسة سرعة انتقال ثورة حرية من أمة إلى أمة أريد شيء نشيد الحرية بون مساء الحرية في سياسة المستعمرين يعني أطلال بون شوار الشعري دابو أيد فكري نساكتشي أما جرينجا هاتوت اللوزاريا إن جابوا لي بيتانش دائما هولدن خنكاران يسخن كاري ولا ما وصل مكي شيء لبركد مي والله مش تنبيه لبرناقل لبيرم أجيت عام قصان بابا ده هولدن معناكي بزان حر مرزمك بكارني أما كراو بكودي أوتا سرعة يعني خيرة انتقال يعني قواس نوال ثورة يعني شورش حرية يعني آزادي أمة يعني نتوا يا ولا بريكا همزو لبريكي درنگ لبيتا شيتوا ون أي زانيشتك دائما بزانا بروسكا بخيرنا قواسلتوا بومەلەرزە بخيرنا قواسلتوا كواتا سرعة يعني خيرة انتقال قواسنوا سرعة انتقال ثورة حرية من أمة إلى أمة خيرا قواسنوا شورش آزادي لنتويك بونتويك ديكا أما يتيجن لهم يعني خيرا قواسنوا شورش آزادي لنتويك بونتويك ديكا هم فكرين سركي نشيد الحرية شكل باشرة خوێنکاران ئاگاداری هاوڕەکانتان بکەن باز زۆرترین خوێنکاری ئیسفادە بکە هەر من ماندوو بووم با خوێنکارێکی زۆر ئیسفادە بکە شەریکەن لای خۆتان برادەکانتان چۆن بڵێن کەن ئاگادار بکەنەوە و هەر خوێنکارێکیش دواتر دەتوانێت بگەڕێتەوە بۆ پیج پەیمانگای سلێمانی یاخود چەناڵی یوتیوبی پەیمانگای سلێمانی لەوێ ڤیدیۆکان ئەمێنێ چکە بەشێک لە خوێنکاران لەوانەیە لە ئێستا لە قوتابخانەکان بن نەتوانن بە شێوەی لای ڕاستەوخۆ بینەر بن ئەتوان دواتر بینەری ڤیدیۆکان بن و ئێمە ڤیدیۆکان سەیڤ دەکەین هەم لە پیجی پەیمانگای سلێمانی هەم لە یوتیوبیش بازم لە فەیسبوک خۆشم شێر کراوە زۆر باشە بەڕێزان ئەوەی کە ئێمە حاسەکانمان خوێندووە تەمان ئەمانەوت بابەت ئەڵێ ئوسەجل مالە و عەلاقەت سەیکن ئەم وشەیەش گرنگە مالە و عەلاقەتون زۆر خوێندکار کە ئەڵێ مالە و عەلاقەتون وا تێگەشووە ئەمە پرسیارێکی وزاریمان لێرە و شێواز ئەڵێ مالە و عەلاقەتون وا تێگەشووە پەیوەندی پێوە ئەوە مالە و عەلاقەتون یعنی پەیوەندی پێوە هەیە باشە یعنی مالە و عەلاقەتون بحاسة البصر ئەوەی پەیوەندی بە حاسەی بەسەڕەوەی ئاوا بیخوێنە باشە مالە و عەلاقەتون بحاسة البصر ئەوەی پەیوەندی بە حاسەی بەسەڕ و بینینەوەی تەبەن ئەمانە هەموو شەیە تەبەن لە وزاری ئەوە هاتوتە ئەو شەیە هاتوتەوە ما له علاقة بحاسة السمع أو كبندي ببستنا وهي هدير ومزمجرة دوكان لو زارياتو يعني كحاسة السمع هاتوتو تا اسم دو شياتوتو
کە باسی حاسی سەمعەکەین لە وزاری دوو جار هاتووە حاسی سەمع هەردووکیان هی ناو کتێبەکە بوون. طبعا لێرەوەی کە هەمانە ئەڵێ شاعیر مەبەسی پێچێ لە بەرق و زەلازیل بروسکە و بوومە لەرزە ڕێک ئەمەیە. ثورة الحرية تنطلق من بلد واحد ولكن تأثيرها ينتقل بسرعة إلى سائر البلدان. واتا شۆڕشی ئازادی بەخێرایی لە نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی دیکە لە گەلێک بۆ گەلێکی دیکە ئەگواسێتەوە. هەر بە کورتی و پوختی فکری نەسەکەیە ڕاک فکری نەسەکەی بۆ بنووسن. سرعة انتقال ثورة حرية من أمة إلى أمة خێرە گواستنەوەی شۆڕشی ئازادی لە نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی دیکە. ئەمە بریتە لە فکری ئەو دووشێکە بەکاری هێناوە. ئەمە تەشخیصە باسمان کرد تەشخیصیە لە غەضەب الئینسان شتێکی وا زۆری نییە. ئەوەی کە گرنگە بەڕێزانەها یەرموس ئەم ڕەمزەوە ڕێک وتمان لە وزارەتە یەرموز ڕەمز یەرموز تەرموز یان بڵێ ترمز بۆی لەبیر نەچێتەوە کەواتە سەیکە دایمە ڕێک ئەمە لای خۆت کە ناو باز نەکە شەمز دیکە ناو باز نەکە شەمز ڕەمزی چیە ڕەمزی حڕیەیە ئاوا ڕێکەوە بیکە ناو باز نەکە اونجا ئاوا بیان گواستنە بەیەکتر شەمز خۆر ڕەمزی ئازادیە ضباب وعواصف أم دوانا وبكنا وبازنيكو الضباب والعواصف رمز بوشي رمز بو الظلم والاستعباد وقهر الشعب أو رمز كيتيجي الضباب وعواصف أم دوانا رمز بوشي الظلم والاستعباد وقهر الشعب طبعا برزان هر ملزمه ما وصيك برز بكار إنه برسالاني تدا بوي يكسر برسالة كان لسه شاش دانا بوي يكسر توب زاني كان برسالة ودياري كي باخد لقلما بۆ نەڵی کامپەڕ و لە کێو نازام چی ڕاستە مەرزەمەی خۆم بەڵام پرسیاران لە هەموو مەرزەمەکانە هەیە و مامۆستایەک بەڕێز دایناوە خۆی پرسیارەکانی تێدایە بۆ ئەو پرسیارانە کەیسە پێتە لەم شەمس تۆ بیکەنەوە بازنێک و لەگەڵ حڕێواتە ڕەم ڕێرموس شەمس ڕەمزی ئازادیە بەڵام ضباب عواصف ڕەمزە بۆ ظلم و استعباد و قهر الشعب ئەمە وتمان لە وزاری ڕێک ئەمە هاتبوو ئەم پرسیاری ڕێک هێنابووە لە وزاریەوە هاتبووە ئەگەر بۆ نمونە هاتەوتی تەبعەثینە فەجرەکی من روح إلى روح ومن أم لا أمة مەبەسی فەجر چییە سپێدە بەرەبان بەسی پێی ئازادی ڕێک ئەو شعرە بەسی فەجر ئازادی هەر بۆ خۆت بەحرە بیر نەچێتەوە نەماوت خۆر ڕەمزی ئازادیە ئەگەر خۆر هەڵنەیە ئایا بانی دروستە بێ ئێتەمەن لەگەڵ هەر نزیک بوونەوەی خۆر لە زەوی بڵێن لە زەوی نەعەفوەن لە لای خۆمان بۆنەوەی سەرێرە خۆر کە ئەڵێم ئەوە بەیانیان ئەوە سپێدە و بەرە بەیانە لە بۆری خۆر هێوا شوێژ لە هەڵهاتن نزیکە بێت و بانی دروستە بێت ئەگەر خۆر نەیە بانی دروستە بێ ئێستا ئێمە بەرەو مەغریب ئەڕۆین بەرەو ئێوارە ئەڕۆین وایە خۆناڵی بانی دروستە بێ کەواتە هەر بۆ خۆت بیزانە کاڵی خۆر ڕەمزی ئازادی کەواتە فەجریش سپێدە فەجر واتە ڕەمزی ئازادی کورتان بڵێن نەهاریش باماشەوە دێنە سەر نەتیجە انطلاق الحرية من روح إلى روح ومن أمة إلى أمة ئەنجامی سەرنجامی گواستنەوەی شۆڕشی ئازادی لە نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی دیکە چیە ئینتلا ئەمە لە وزاری ڕێک ئەم پرسیاراتەوە اختفاء أشباح الظلام دیارنەمانی شەبەح و دێوزمەی ستەم و تاریکی زەوال العەبید نەمانی بەندایەتی والمستبدين بهم ئەو کەسانی کەستەمکارن واتە سێشتا ئەمە لە وزاری هاتوو بێنشی ئەمە ڕێکم پرسیاری دروست کرد بوو اینجا اختفاء أشباح الظلام أي وزوال العبيد B وزوال المستبدين C كل ما ورد صحيح أوش نشيد الحرية بو لێرەوەی کە لە نشید الحرية هەیە تەمەن ئەمە ئەڵێ نمونێک لە مێژووی کۆنە تازە ئەدەم زۆر گرنگ نیە نازە مامۆستا بەرەزەکانی ئەو بۆتە دیاری کردیانە بەڵام ئەوی کە زۆر بیزانی بۆ خۆت شۆڕشی فەڕەنسا ئەمریکی و مسلەکە واتە شۆڕشی فەڕەنسا وەکو وایە بروسکەکە بێ وەکو بوومە لەرزەکە وایە کاریگەری لەسەر کێ دروست کرد لەسەر ئەمریکیەکان کە ئەسان بە شۆڕش و لەسەر مسلەکان ئەمریکا لەو سەر میسر لەم سەروانێت دوشتی دوو قاڕی زۆر جیاوازن لە یەکتر دوو وڵاتی زۆر جیاوازن فەڕەنساش لە هەردووکان دوورترە کەواتە بەڵگەی ئەمە بەڵگەیەکی بۆمان هێناوەتەوە ئەڵێ شۆڕشی فەڕەنسا کە دروست بوو کاریگەری لەسەر ئەمریکا دروست کرد خەڵکی هەڵسان بە شۆڕش و کاریگەری لەسەر میسرەکانش دروست کرد ئەمە باسی شۆڕشی ئازادی ئەمە نەشید الحرية تقریبا ئەوەندە بابەت تیا بوو تەشخیصی تیا بوو حاسی سەمع و بەسەری تێدا بوو و ئەو بابەتانیش کە گرنگ بوو بۆم دیاریکردن ئەوانە بخوێنن شتێکی گرنگ بوو طبعا برزان ئێمە ناشمە سەر مەذهبی کلاسیکی ڕۆمانسی مەذهبی کلاسیکی ڕۆمانسی بە خۆتان نەبێ لەبەریکەن کۆمەڵی خەسایسی مەذهبی ڕۆمانسیمانەیە کۆمەڵی خەسایسی مەذهبی کلاسیکیمانەیە مەذهبی کلاسیکی لە عالەمی عەرەبیەکەی سەرهێڵداوانەیە و بۆ گرنگە هەر زۆر گرنگە بیزانن ژیانەمە ئیلیا و ماڵی ئەو هەر زۆر گرنگەوانە یعنی دنیای پرسیاری وزاری لەو بابەتانە هاتوتەوە نابێ ئیهمالیکەی تێگەی لێم بۆ خۆت بیخوێنە جوان ئەوانە پرسیاروزارەکان بخوێنەرە بزان چۆن هاتوو لە بابەتانە بۆی کات بەو ئەدەبانە چکوانە شەرحی نییە پێویست ناکەم دانیشم بێم بڵێم خەسایسی مەذهبی کلاسیکی چیشیە تقوم على السلفية والتقليد والمحاكاة وضبط العقلانية وضبط الانفعال یەکێک بێمە خوارە پێویست لەبەریکەی کراوە بە مەرزەمەکان کراوە بە کوردی و خۆش ئەبێ لەبەریکەی
وە سەیری پرسیارگوزاریەکانیش بکە چۆن هاتوۆتەوە ئێمە بۆی ئەو بە ئەو شتانی کە پێویستی بە شەرح و گرنگە ئەوانتە بۆ باس بکەم چونکە ئێمە بۆی بتوانین لەم چەند کاتژمێری کە لە بەردەستماندایە ئێوەی بەڕێز ئیسفادە لە بابەتەکان بکەن. پێشەوەی بچینە بابەتێکمان هەیە با بچینە سەر بابەتی مەفعول لأجله ئەو بابەتان بۆ باس بکەم باشە چونکە لە دوای ئەم شیعرە نەشید الحڕیە مەفعول لأجله دێ بۆ ئەو بابەتە باس بکەم بۆتان. المفعول لأجله مفعول لأجله أجل يعني لبينا ولبر يعني ناوكي بخويبتي هوكاري اشتيك ما برنك تولي أتيت من أجلك من لبرت وهاتم إن شاء الله أخوة بخير بي واني أقربي ببرا يعني بوانا ولا لي شيء من جولة توقدم لبر يعني جولة حزم بعربية لبرت ولا مزور سباستكم إن شاء الله درجة باشا چونکە حەز و خۆشەویستیت بۆ هەروانەیە کە بێت دڵنیا بە دەرەجەتی یانی چونکە بە عاشق و خۆشەویستی و بۆ ئەخوێنی بە عاشق و خۆشەویستی و هەوڵی بۆ ئەی وەکو ئەوە نییە کە ڕق لێ وەکو ئەوە نییە کە حەزت پێی نەبێ بۆیە ئینشاءڵڵا دەرەجەی باشێنی باشە کەواتە مەفعول لأجله پێناسەکەی چیە پێناسەکەی لەبەرەکەی باشە چونکە لە وەزارەی هەڵەن پێناسەیە دوو پرسیار هاتووەتەوە ئەڵێ مصدر منصوب یا اسم منصوب مصدر منصوب كواتا مفعول لأجله أبي مصدر ببرزان يعني مصدر دائما فقرة بخف فقرة يسمى مصدر ها مصدر به يعني شي قال مصدر به كواتا اسم فاعل نابت مفعول لأجله اسم مفعول نابت مفعول لأجله صيغة مبالغة صفة مشبهة اسم تفضيل تعجب حرف فعل كرة اسم ناوي خلق أما نابت مفعول لأجله بويا أقدر بكواتا بشي به أبي مصدر به إذن مصدرك الثلاثي غير ثلاثي كشمانية أما خاليكم خالي دوم منصوب أبي شي به منصوب به اینجا لوانه خنکار پرسیار که ما مثلا منصوب یعنی چی منصوب یعنی چی هم انت ایسن از منصوب یعنی چی بعد بس منصوبش کنیم بزنم برزن منصوب كعلي منصوب يعني شي يعني أما يعني يان تنويني فتحيه يان فتحيه كواتي بي والبجري تو نابي وشيك البجري تنوين ضميه يان ضميه يان بون من كسريه يان تنويني كسريه وأنا كواتا عليه مفعول لأجله مصدرك منصوب مخالف يذكر لبيان سبب وقوع الفعل هو كاري روداني فعل كما برونكاتو بوش أو فعل الرؤيا هني أواتو بويا كواتا يبي بزانم باشا كواتا عليه هو كاري روداني فعل كما برونكاتو فعل شي فعلك ها فعل اها ايه تيجي تو كواتا بفعلي تيابت أي توكلي رصي بيني بو له وزارية رصي كالبجري فعلي تانا بيتو ولا بلي مفعول لأجله هي باشا بس هر بيناسك على شيء يذكر لبيان سبب وقوع الفعل هو كاري روداني فعل كمان برونكاتو كواتا فعل أبي فعلي تابع جملة فعلي تانا بو مفعول لأجله شي تداني يعني باسي من نجاك باشا سيدي كان عليه هرب الرجل خوفا من الأسد پیاوەکە ڕای کرد لە ترسی شێرەکە ئێسا گەر بین سیکەین ئەو شانی کە منسوب من لێرە بانە فەتحەیانەیان تەنوینی فەتحەیانەیە وشەی هەڕەبەمانێ فەتحەیە وشەی خەوفەنیش فەتحەیە ئەوە منیش حرفی جەڕە هیچ کێشەمانیە بەڵام ئەم دوانە کامل مەزەرن هەڕەبە فعلە هەڕەبە فعلە کەواتە خەوفەن مەفعول لأجلهیە خەوفەن مەفعول لأجلهیە هەڕەبە بێتە چی ئەبێتە فعلەکەی باش ئەگەر کەسێک واتە بزانێت ئەتوانی یاسای پاسەتان بەکاربێنی واتە بزانێ ئایا ئەو شتێک کە من وتمە ڕاستە تەواوە وەرە تاوەکو پێش مەفعول لأجله بکە بە پرسیار بزان ئەما بێتە بە وەڵامەکەی یعنی تۆ بۆ ئەڵێ ئەم وشەی گومانە بێ ئەڵێ لەوانەیە خەوفەن مەفعول لأجله بێ باشە با بزانم ئەبێتە مەفعول لأجله دێم ئەیکەم بە پرسیار پرسیارەکەم چییە لماذا هرب الرجل بۆچی پیاوەکە ڕای کرد ئەگە ناخۆ جملەکە تایارەتەوە هەرەبە الرەجل پیاوەکە ڕای کرد کێشەمان چی ڕای کرد و بۆ خۆی ڕای کردووە بەس حەزەکەین بزانین ئەو پیاوە بۆچی ڕای کرد لماذا هرب الرجل پیاوەکە بۆچی ڕای کرد وەڵامەکە چییە خوفا من الأسد لە ترسی شێرەکە ئەها ڕێک هۆکارەکەی پێڵێ کەواتە مەفعول لأجله بێتە جوابی لماذا واتبيك ببرسار دائما يستولي أما خوفا ليرى لماذا هرب الرجل جوابك خوفا من الأسد
ساعدت الفقير ابتغاء الأجر وتمان مفعول لأجله چی بێ مفعول لأجله چی بوو مفعول لأجله مصدر منصوب نابو بدون منصوبة بله منصوبة تمام كواتب بزين منصوبة چی منصوبة ما مصوب دواني تيايا وفقيرك خويتي او افتقار ايش خوي دواني فتحية شاك موضوع اللي تيغ يعني والله ما مصوب مكشي ما تايد من نايزانم زاني وايا بلام الفقير الف لام للسلام مفعول لاجلي الف لام ورنا باسي منجكم باشا كواتا امانه بيت مفعول لاجلي شو الف لام للسلام اي كواتا شي بيت وشي ابتغاء منصوبه فتحيه كي اوتا ايش فعلك ايتاتو تقول انا بفعلي تابع ساعدت الفقير يارمتي هجاركم يا بوش يارمتي بدا حزكي بزاني بوش يارمتي بدا بوي دربكم بوي خلق بزانه خير خوازه اتراي اوشانا نعلم ابتغاء الاجر بوي پاداشم دسكوت كواتا ديك ببرسيار لما لماذا يشتن اتعمل لماذا تعمل لما ساعدت الفقير بوشي يارمتي هجاركم ياوا بوش يارمتي مياوا ولا مش يارمتي ما ابتغاء الاجر بوي پاداشم دسكوت كواتا وكاركم بيال اما وكو مفعول ليجدي كواتا اما انت من زانياري بو تبرزان خوي جنا خوي امتحان وزاري بيد لجاله وشي شي يعني كامل مفعول ليجدي بس اما زانياري بو خوتو خوي الامتحان نال بيك ببرسيارو امش جواب برسيارو والله برسيارو شان دروس كنا اما بس زانياري بو خود بو كتو برزد كاتي غمانكي وشيك ابيت مفعول ليجدي او كاتب بو بليشي كامل مفعول ليجدي وبوشي بو مفعول ليجدي يعني بو خدها باصدان بكيتو زياده تبقي توت من جوابي لماذا بيان لماذا مفعول لأجلي جوابي وبرسياري برزان اما چوار جو مفعول معنى مفعول لأجله معنى مفعول مطلق معنى مفعول فيه معنى ومفعول به معنى باشا اقل امتحاني وزاريوتي ما تحته خط مفعول بونك ومشانه با معنى بيان جاري سيبتان لم تشكين با امانه برون جاري سيدي كان اگر وتي ما تحته خط بون امو شيء مدياري قال ما تحته خط مفعول وتي اوي كهيلي بجير دهاتو مفعوله او كاتم فيه به بودرش كم دوانا ما نيوكو باب لبولي دوانسيا يان لاجله يان مطلقه يمن دواي باسي مطلق تام بوكم شو مطلق ناسنا طبعا مفعول مطلق ويا فعلك مصدرك فعلك خوي لبيشوات بداي بوتام باسكم جورا كان شكل شري مساه من بيشو بش شري مساه كومل بابته بوتام باسكم كواتم مفعول مطلق ايسه هروبا بريتي لمفعول مطلق بو ابيت مفعول مطلق چونك ليردا مصدرك معنی له پیش فعلك هاتو بالامور خوفا اگر پیمان بلی امی که هلی بجیر ده هاتو چی جور مفعولك لاجله هي مطلقه فيه به باش خوفا لبيشوا خاف يخاف خيف امان اخاف وما نهاتوش لبيشوا نخير يعني فعلي ام مصدر لبيشوا نهاتو فعلكي طبعا بفعل هذا بس فعلي مصدر كان هاتو اقدر بخوت مفعول لاجله ابي فعلي تابع جملك بس ليرد كوا او ام مصدر فعلكي لبيشوا هاتو نخير يعني فعلي خو لخوي بشي وكو هروبا كهرباء نخير كواتو مفعول لاجله اجا فعلك شي هاتو بلا بيش ولا خوي تشبو بيوتر مفعول مطلق يعني كواتو شيء كم بدي اريك يعني مفعول لاجله يعني مفعول مطلق كم دوانا ما لبولي دوانزي على شيء ينصب مفعول لاجله اذا كان مصدرا قلبيا متحدا مع فعله في الزمن والفاعل وتم مفعول لاجله كاتك منصوب به تنميني فتحيان فتحه ورقريه كشي بيت ها سينصب وتم مفعول لاجله منصوب به ابي مصدر بود من پیشتر بحث ما کرد من ابي مصدر به بلام مصدرك بچی مصدری قلبی ببرزن او مصادرانه به کپیندان بحثی مروفویا واتوکو خوف وکو حزن غمباری دلخوشی ترس رزگردن بی رزگردن بگور زانین ببچوک زانین همو معناها امانه بريتيل شيء بريتيل مفعول لاجل كاته مصدر قلبي متحده مع فعلي في الزمن والفاعل واتا لزمان وفاعله زمان وفاعل باشا اسباسه كم بوتانني شلون اسك عليه هرب الرجل خوفا من الاسد اما بيشت دياري ما كده خوفا ابيت تنين فتحها واتم منصوبه بابوشي منصوبه يكام مفعول لاجله مصدر شو خوفا مصدر اما يمرج كم يتدايا دوم مصدرك قلبيه اي ترس دلونيه اي انسان بدل اترس قابل بل بدس اترسم والله من يان بچاو اترسم يان بقاش اترسم شتيات شو نبي ترس لدلويه باشا متحدا مع فعلي في زمن واتا ابي فعلك مفعول لاجله ليك كاتر يعني ابي سيكا علي هرب فعلك يا
خوفا مفعول لأجله ليه كاتر رويان داو چونك كابرات رايكر چونك ترسا بوي رايكر يعني الراكر نقول ترسا قال ليه كوبيا ايوانيا خير وانا كابراك رايكر دبت دواي بلو والله من اصلا من ترساهم بس شوي معك وتوتشي الله اي قابل لساعاتك صوب بس الروشتي كل بلا صوب بنجا خير يعني ام صوب بنجا الروش وقت اللي لسا خوات الرويتو ولا بدا كي نازم تشيد بلام ايسر رات كدو ولا ولا نترساهم بعدين برو بيكي بس كبرات يبقى يوم برات بيناكن شو قد ترساي وين رات كدو كواتا زمانه كان زمانه هروا فاعل شي رايك بياوكا اي كي ترسا هر بياوكا فاعل كان يكا يعني همان او كسيك فعلك انجام داوا همان او كسيك مفعول يجدكش انجام داوا او كسيك رايك دو بياوكا بو او كسيك ترسا هر بياوكا بو واتا اما مرجكاني مفعول يجدي بكوتي بختي برزن اما لبركن طبعا لكتابك هيش نمونيك ني يك يلم مرجاني تيانبه بۆ زانیاریتان هیچ نمونەیەک نییە لە کتێبەکەدا یەکێک لەم مەرجانی تێدا نەبێت یاخود لە وزاری شتیوان نەهاتووە ڕاستە مەرجە باسکراوە لە کتێبەکە بەڵام نە لە کتێبەکە نمونەمان هەیە بۆ لە زمانەکەیەکی نەگرت بێتەوە یان لە فاعیلەکەیەکیان نەگرت بێتەوە نە لە وزاری شتیواتوە تەنها ئەمانە بخوێن بۆن لەوانە بڵێ مەفعول لأجل ينصب مفعول لأجل إذا كان مصدرا بڵێ قلبين ئەم بەو کە بەهەڵبژاردن یان بڵێ مصدر قلبين متحدا مع فعله في الزمن أي بي الفاعل سي الزمن الفاعل هذا زمن الفاعل كفوبت اهو بيخنا ساعد الرجل الفقير ابتغاء الاجوبه ما شو سك ابتغاء كم مفعول يجديه او تا مصدر قلبك كن نيتك لدلوبو وباشان لا زمانك كان قالوا شو بياوك او كاتيك يارمتي هجاركي داور كاتش نيتي اجركي هبو نيتي هبو كخيري دسكوت و او کسی که یارمەتی هەژارەکەی یاوە پیاوەکە بووە و ئەو کەسیشی کە نیەتی خێرەکەی هەبووە پیاوەکە بووە کەواتە لە فاعیلەکەش ئەیکیان گرتووە وتم وەکو هەموو مەفعول لأجلیەک کە لە کتێبەکەیە هاتووە یان لە پرسیاری وزاریە هاتووە هەموویان هەرچوار مەرجەکەیان تێدایە تەناوەکو مەرج لەبەریکەن ئەگینا بڵی نمونەیەک بێتەوە لە وزاریە شتێکی دیکە لەو مەرجانی تێدا نەبێت شتیوان نهاتووەوە و ئیتر نازم مامۆستا بەڕێزەکانی ئێوە باسییان کردویان باسییان نەکردوێ ئەگەر هەر کاتێک یەکێک لە نمونەکانی مەرجەکانی تیانە بوو ئێستا پێتان لەم چن بە هەر دەزانری لاتان هەبێ ئەڵێم زورت و أخاك لحبك له علم سرداني براكتم کرد وكو ريزيك وكو خوشوي بلن لبر خوشوي سيتو بو او طبعا ام حب مصدر وايا ام مصدر اي والله حب قلبي نبيت اشتي قلبي وايا او قلبي بەڵام بابێن سێکە ئەم مەزەرە منسوب نییە بۆ ها لامی حرفی جەر چۆتە سەری مەجروریشە بۆ لەبەر ئەوەی کە سەردانی براکەتی کردووە منم یعنی فاعیلی فعلەکە منم بەڵام فاعیلی مەفعول لأجلیەکەی ئەنتەیە تۆی ئەڵەم سەردانی براکەتم کرد لەبەر ڕێزی تۆ بۆ ئەوەی کە سەردانی کردو منم ها فاعیلەکان جیاوازە هەر کاتە فاعیلەکان جیاواز بێ ئەو کاتە مەفعول لأجلی چی وەرگتووە لامێکی حرفی جەر ئەچێتە سەری واتە منسوب نیە لەو حاڵەتەیە بەڵام نمونەی وا لە کتێبەکە ناتوە بەس ئەگەر مامۆستا شتێکی وای بۆ هێنانەوە هەر کاتێک ئەم لامەتان بینی لی حوبیکا و هەبوو ڕێکەوە بێتە شێوەت ئەوە مەرجێکیان لێ ئەگەر بۆ نە مامۆستا لە مەکتەبە شتی وای بۆتان باس کرد بوو بەڵام بوو وزاری گرنگ نییە باشە بە قوربان خاڵی کۆتاییڵی يجوز تقدم مفعول لأجله على فعله دروستە مفعول لأجلی پێشکەوێ ئەلەم بەشەیە دوو پرسیاری وزاری هاتوتەوە يجوز دروستە ئێستا ئەم نمونەیە با نمونەکان بێن سێکەم بەڕێزان خۆی ئەسڵ ئاوایە مەفعول لأجلی لە دوای فعلەکەیەوە باشە بەڵام ئەمە دروستە یعنی مەفعول لأجلی پێش فعلەکەی بکەوێت ئەڵێ هرب الرجل خوفا من الأسد دروستە بڵێ خوفا من الأسد هرب الرجل ئەمەش دروستە یعنی واجب نییە ئەمە مەمنوع نییە واتە ڕێگە قەدەغە نییە هەروەها واجبش نییە لە پێشەوە بێت واجبش نییە لە دواوە بێت واجب التأخير واجب التقديمش نییە يجوز التقديم واتە دروستە ئەمە لە وزاری دوو جار پرسیاری وزاری لەو بابەتەی هاتووەتەوە کەواتە مەفعول لأجلی ئەکرێت لە پێش فعلەکەی هاتێ واتە ئیسا لێرە خوفا مەفعول لأجلیه ئەمەش تێبینێکەوە لە وزاریش دوو جار پرسیار لەوە هاتووەتەوە کۆتا تێبینی لەسەر مەفعول لأجلی هەمانە هرب الرجل خوفا من الأسد أجر مفعول لأجله تنوين فتحه به أو حرف جر بدوعد أجر مفعول لأجله تنوين فتحه به حرف جر بدوعد إتلي على من لي في عن بي أمانة حرف جر بدوعد أجر مفعول لأجله فتحه كيبيت
ئەو کاتە مضافی لەی بەدوایە دێتەوە وشەیەکی دیکە بەدوایە دێت واتە دوو حاڵەت تێ مەفعول لێژدی یان تەنوینی فتحەی هەیە یان فتحەی هەیە ئەگەر تەنوینی فتحەی هەبێ حرفی جەر بەدوایە دێت ئەگەر فتحەیشی هەبێت ئەو کاتە مضافی لەی بەدوایە دێت ڕێسێ وەرەگرین بە ئەمەی بێت ڕێسێ وەرەگرم باشە ئەم مەفعول لێژدی تەواوکەم و دوسێ دقیقە ڕێسێ وەرەگرین دوای دێنەوە بەلای باشە ئەپیانان وە خوشانەکان لێتیسە بەڵام سێ نمونانەکە ئەڵێ زرت المريض اطمئنانا عليه وشيء اطمئنانا بريتيا لما مفعول ليجدي ها تنوين فتحيه على حرف جر بدوي هاتوه تنزهت طلبا للراحة طلبا تنوين فتحيه لحرف جر هاتوه كواتا أو تنزهت طلبا للراحة مفعول ليجدي هي طلبنك على احتراما للمعلم وقفت احتراما تنوين فتحيه لي هاتوه حرف جر كواتا احتراما للمعلم أو بريتيا لمفعول يجدي لردا بيشكوتوا زرت الوالدة ابتغاء الأجر ابتغاء كواتا فتحي هي أوش الأجرية طبعا والدك وطبعا نابت مفعول يجدي شكو ألف لاي مربوطوا ابتعدت عن الناس مخافة مرضي طبعا لرويك منصوبتنا مخافة مرضي أو فتحي هي وشيء مرضي بدوي هاتو أم مفعول يجدي أما بريتي ولا بابتي مفعول يجدي برزان رسي ولا جرين أو دور دقيقة ساعتي شوار بينه بعشرين ساعتی چوار ڕێک چوارێنەوە بابەتەکانی مەزەری مەفعول مطلقتان باسەکەم فعلی ئەمر و نەهیتان بۆ باسەکەم ئوسلوبی ئینشاوی خەبەری ئەوانە باسەکەین پێشێ بچێن شەری مەساءەوە ئیتر ئەم بابەتانە بۆ نەمەڵتەکانێک دوو نەمەڵمانەی پێویستە باسەکەن ئەگەر فریاکەوتین تەوکی تەوازی ئەمانە کۆمەڵە بابەتە بۆتان باسەکەم اینجا ئەمانەمان باس کرد ئەگەر فریاکەوتین ئەچینە قەسدی مەساءەوە قەسدی مەساتان باسەکەم ئەگەر فریاش نەکەوتی سبەینە بە هەماشەوە یینەوە بابەتەکانتان باسەکەم ئەوانەی کە پێویستە بیزانن باشە بەڕێزان ئێستا ڕێسێ وەرەگرین دواتە گەڕینەوە هەر ئێستا پەیمانگای سلێمانی خولی ئاڵتوونی بۆ سەرجەم خوێندکارانی پۆلی 12 ڕێک دەخات پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە مامۆستایانی بیرکاری ئەکرەم ئیکرام ئالان بارام عەبدوڕەحمان سدیق سامان عەبدوڕەحمان مامۆستایانی کیمیا عادل محەممەد کەریم ڕێبین مەحموود محەممەد مامۆستایانی عەرەبی سیروان عەبدوڕەحمان مامۆستایانی فیزیا ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵە خەلیل عەبدولکەریم حەق موڕاد مامۆستایانی ئینگلیزی زانا کاکەبرا گۆران محەدین کوردی ڕزگار سابیر عەزیز زیندەزانی کاوە ئەحمەد محەممەد ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەەوە بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە پەیمانگای سلێمانی گەڕێکی مامۆستایان بەرامبەر پارکی ئازادی تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی ژمارەی مۆبایل 0 261 44 34 یان 0 858 94 93 پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێنە